دیارە ئەم کەسایەتیە دەورێکی کاریگەری هەبووە، مێژوویەکی زۆر لە خەبات و لە شۆڕژگێڕی تەمەنی بەخەرج داوە و ئێمەش وەک کۆمەڵی قوربانیانێکی مەباران وەک وەفایەک بۆ ئەو هەڵوێستە جوامێرەی بنەماڵەکەی کە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە لە کاتی تاوانێکی میابارانی هەڵەبجە نواندویانە بە باشمانزانی لەبەرەوەی ئەم کەسایەتی ئێستا لە پێگەی سیاسی نەماوە بە باشمانزانی ئەم ساڵ ئەو ڕێزەیە ئەو مەراسیمەی بۆ ئەنجام بدەین و وەکو وەڵامێک بۆ ئەو مووقیفە جوانەی کە لە کاتی تاوانێکی میابارانی هەڵەبجە بنەماڵەکەی و خێزانەکەیان بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە نواندویان ئەو خەڵکانەی کە لەم شارە بوون ئەزانن دەوری ئەوان چەند بۆ خەڵکێک نەیتوانیوە خۆی دەرباسکە ئەوان گەڕاون بەدەم خەڵکەوە بوون ڕفاتی شەیدەکانیان کۆ کردوێتەوە بە باوەشی خۆیانیان بردویان لە گۆڕستانەکانە بە خاکیان سپار بن. خەڵاتی ئەمڕۆ ڕێز و حرمەتی ئەم هەموو کادر و سەرکردە و سیاسی و مەسئول و ڕئیس حزب و قادە دلیلی ئەوەیە کە ممکنە کەسێک بوو بم لە کۆمەلگا و لە حزب و تێکۆشان و نیشاتەکەمدا بە کەڵک هاتبم وتوانی بێتم مامانە ئەو ئەرکانەی کە لەسرم بووە لەگەڵ حزبەکانە و لەگەڵ ڕێکخراوەکانە و لەگەڵ ڕێکخراوەکانی حزبی خۆمە یعنی توانی بێتم خزمەتێکم کرد بێتە حەدێ ئەوەی کە ئێستا پێم پێخۆشیەکی گەوریم ئەچێتە مەشاعری خۆمە بەڵام هێشتا منی ئەتیزارە هێنمەوە کە ئاڵێم ڕزگارکردنی نیشتمان هێشتا زۆری پێدەوێ من بەرگەیم نەگرت تا سەر ببم تا لەژێر سایەکەیە بەڵام ئێستا عەڵەمانەیە ئاڵامانەیە شتمانەیە. خۆشحاڵم ئەمڕۆ لەم جێگە پیرۆزەدا مەراسیمێک بۆنەیەک بۆ ڕێزلێنان لە تێکۆشەرێک قارەمانێک پیاوێکی ماند و نەناسی ئەم شارە هاوڕێیەکی دێرینی نزیکەی 50 ساڵم بۆ ئێمە سپاسی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە بکەم بۆ ماندووبوون و بۆ ڕێخستنی ئەو بۆنەیە ئامادەبوانی بەڕێز ڕەنگە من نەتوانم هەروە بە چەند وشەیەک باسی خەبات و تێکۆشان و فیداکاری و لەخۆبردووی و قارەمانێتی و دڵسۆزی کاک ئیبراهیمی سۆفی مەحمووم یا ئەبوو تارا بکەم.